بەپێی ئامارێکی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان لە ساڵی 2022دا 82 کەس لەسەر گەندەڵی حکم دراون، بەڵام هیچ بەرپرسێکی پلە باڵایان تێدا نییە. دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2011 هەموار کراو، کاری بەرەنگاربوونەوە و لێکۆڵینەوەیە لە تاوانەکانی گەندەڵی، بەڵام لە سەرەتای دامەزراندنیەوە نەیتوانیوە دەست بۆ دۆسیە گەورەکانی گەندەڵی لە بوارەکانی نەوت، خاڵە سنووریەکان، داهاتی ناوخۆ و بەرهێنان و داگیرکردنی زەویە گرانبەهاکان ببات. کێن ئەوانەی لە ساڵی 2022دا لەسەر گەندەڵی حکم دراون؟ بەپێی راپۆرتی دەستەی دەستپاکی هەرێم لە ساڵی 2022دا 82 کەس کە پۆستی ئاساییان هەبووە سزا دراون کە پێگاتون لە 1 بەڕێوبەری دارایی، 1 بەڕێوبەری قوتابخانە، 5 ژمێریار، 3 خاوەن کۆمپانیا، 10 فەرمانبەر، 19 مامۆستا، 1 ڕائید، 2 پۆلیس، 2 هاوڵاتی، 1 کرێکار، 1 کرێکاری بیانی، 3 کاسب، 2 پزیشک، 1 قوتابی، 25 ئەندازیار، 1 پێشمەرگە، 1 پاسەوان و 3 ڕێپێدراوی کۆمپانیا. هەر بەپێی راپۆرتی دەستەی دەستپاکی ژمارەی حکم دراوان بەپێی پارێزگاکان بەم شێوەیەیە: هەولێر 1، سلێمانی 11، دهۆک 7. بۆچی هیچ بەرپرسێکی پلەباڵا لەسەر گەندەڵی حکم نادرێت؟ بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2011 هەموارکراوی دەستەی دەستپاکی، حکومەکانی یاساکە لەسەر سەرۆکی حکوومەت، پەرلەمان، ئەنجومەنی دادوەری، ئەندامەکانیان و ئەوانەی تێیاندا کارمەندن پیادە دەکرێت. بەڵام لە مەیدانی واقیعدا لووتکەی دەسەڵات لەسەر و یاساون. تۆڕەکەی دەستەی دەستپاکیش تەنیا دەتوانێت کەمێک لە ماسیە بچووکەکان بگرێت. لاوازی دەستەی دەستپاکی وای کردووە گەندەڵی و کارە نایاساییەکانی دەسەڵاتدارانی هەرێم پەردەپۆش بکرێن. لەوانەش گەندەڵیەکانی بوارینەوت، داهاتەکانی ناوخۆ و خاڵە سنووریەکان، سپیکردنەوە و بردنە دەرەوەی پارە، کۆشک و ڤێلای بەرپرسان لە دەرەوەی وڵات، داگیرکردنی مڵک و ماڵی گشتی و لێبڕین و خواردنی موچە.